السلام عليكم. السلام دیارە دەڤەری براد دۆست نزیکەی 4 دەهەیە کەەوە ئەم ناوچەیە بەهۆی بردومان و تۆبارانی بەردەوامی تووشیا لەم ناوچانە خەڵکی ئەم ناوچە لە ناڕحەتیەکی زۆردانە بەردەوام ژیان و گوزەرانیان لە مەترسیدا. ئێمە وەکو ڕۆژنامەنووسکەوە لەم ناوچەیە ڕووماڵی تۆباران و بردومانەکەین. خەڵکی ئەم ناوچەیە تووشی ئاوارەیی بووینە، تووشی دەربەدەری بووینە، هەروەها خەڵکیان لێ کوژراوە، خەڵکیان لێ بریندار بووە. بێگومان قوربانی سەرەکی لە دەڤەری براد دۆست کەوە هاوڵاتیانی مەدەنین، هاوڵاتیانی سڤیلن لەم ناوچەیەکەوە بەردەوام ئەبنە قوربانی بەهۆی بردومان و تۆبارانەکان و سەرڕای ئەمەش ڕەز و باغیان لە هاویناندا تووشی سووتان ئەبێتن و تووشی دەربەدەری ئەبن. ئەمانەش هەمووی کاریگەریان لەسەر ژیانی گونشینانی ئەم ناوچە هەیە کەوا بەهۆی تۆبارانەکانەوە تووشی ناڕحەتی دەبن. دیارێکێک لەو زیانانەی لە شەڕ و ئاڵۆزیەکانی لەو ناوچەیەدا هەیە لە دوای ساڵی 90ەکانەوە تاوەکو ئێستا 115 گوندی ئەم ناوچەیە چۆڵ بوون و ئاودان نەکراونەتەوە. لە ئێستاشدا نزیکەی 20 گوندی ناوچەکە بەردەوام مەترسی چۆڵبوونیان لێ دەکرێتن. لەو کاتانەی کەوا تۆباران و بردومان هەیە خەڵکی ئەم ناوچانە تووشی ئاوارەی و دەربەدەری دەبن. بەپێی بە دوواداچوونەکانی ئێمە بە حکمەوەی ئێمە کە ئەچینە نێو خەڵک و کاری ڕۆژنامە نووسیەکەین لەم ناوچەیە، خەڵکی ئەم ناوچەیە داوای گەڕانەوەی ئارامی بۆ ناوچەکەیانەکەن و داوای ئەوەکەن کەوا کۆتایی بەو شەڕ و ئاڵۆزی لە ناوچەکەدا هەیە کۆتایی پێ بهێنرێتن و سوپای تورکیاش پێشڕەویەکانی کۆتایی پێبێنێ لە نێوخاکی هەرێمی کوردستان. هەڵبەتە هاتنی سوپای تورکیا یاخود سوپای بێگانە بۆ نێوخاکی هەرێمی کوردستان و بەزاندنی سنوور لەگەڵ هەرێمی کوردستان دەمێکی زۆرە گەلی کورد یاخود هاوڵاتیانی و دانیشتوانانی ئەم ناوچە بەدەست ئەمە ئازارە دەناڵێنن. ئەمەش بەڕاستی کاریگەریەکی خراپ و سلبی بەسەر هاوڵاتیان دروست کردووە، چکە ڕۆژانە و هاوڵاتیانە خەم و مەینەتی بەهۆی هاتنی ئەو سوپایەوە دەبینن. شەڕ و ئاژاوە، تۆپباران، بۆمبارانکردنی ئەو ناوچانە بەڕاستی بووە تەمایی نیگەرانێکی زۆر بە ئەو هاوڵاتیانە. چی بکرێ بەڕێی من ئەوە باشەکە هەرێمی کوردستان کۆنگرەیەکی نەتەوەی خێرا ببەستێ بۆ ئەوەی هەمویان بەیەک دەنگ و بەیەک ڕنگ بڕیار بدەن بەوەی کە چیتر سوپای بێگانە جات تورکیا بێت چ وڵاتێکی تری دراوسەی ئێران بێ یاخود وڵاتانی تر یاخود هێزەکانی تر لە ناوچە جێناکۆکەکان کە بەردەوام سنووری هەرێمی کوردستان دەبەزێنن هەمویان بەیەک دەنگ بڕیار لەسەر ئەوە بدەن ڕێگیری لە هاتنی سوپای بێگانە بۆ نێوخاکی هەرێمی کوردستان بگرن بۆی چیتر بەڕاستی هاوڵاتیان یاخود هاوڵاتیانی چینی خوارەوە یاخود هاوڵاتیانی سەر سنوورەکان نەبنە قوربانی هاتنی ئەو هێزە بیانیانە بۆ نێوخاکی هەرێمی کوردستان کە بەداخەوتەنە ئامانجیان ئامانجی داگیرکردنە، ئامانجیان تەنها ئەوەیە کە هاوڵاتیانی ئەو ناوچانە بەڕاستی بە ناڕەحەتی ڕۆژانە ژیان بەسەر بن بە بیانووی بوونی هێزەکانی پەکەکە لەو ناوچە سنووریانە. کاگەریشی هەیە بەڕاستی ئەم هاتنی سوپایە کاریگەریەکی زۆر سلبیتر لەسەر هاوڵاتیان دروست بکات، چکە ئێمە ڕۆژانە دەبینین و ئاگدارین کە هاوڵاتیان دەبنە قوربانی، هاوڵاتیان بەهۆیەوە بریندار دەبن، خان و هەروەها زەوی و وەکوڵێ ئەو زەویە کشتتوکاڵیانەیە کە ڕۆژانە کشتتوکاڵی تێدا دەکرێت بەداخەوە وێران دەبن و بە ماوەیەکی زۆر ناتوانرێ بەرهەمی هەبێ بۆ بواری کشتتوکاڵی.